زەبووری 59. ئەی خودام فریام بکەوە لە دەست دوژمنەکانم، بمپارێزە لەبەر هەڵستکارانم. فریام بکەوە لە دەست خراپەکاران، ڕزگارم بکە لە دەست خوێن ڕێژ. ببینە چۆن خۆیان مات کردووە بۆم، زۆرداران گەمارۆیان داوم، نەک بەهۆی تاوان و گوناهم ئەی خوداوەند. لەگەڵ ئەوەی هیچ هەڵەیەکم نەکردووە، خۆیان ئامادە کردووە بۆ پەلاماردانم. ڕاپەڕە بۆ فریاکەوتنم، بڕوانە گفتەکەم. تۆ ئەی خوداوەند، خودای سوپاسالار، خودای ئیسرائیل، هەستە بۆ سزادانی هەموو نەتەوەکان. لەگەڵ خیانەتکارە بەدکارەکان میهرەبان مەبە. دەمە و ئێواران دەگەڕێنەوە، وەک سەگ دەمڕێنن و بەناو شاردا دەسوڕێنەوە. بێگومان تاڵاو لە دەمیانە و شمشێر لە لێویانە. دەڵێن کێ گوێی لێمان دەبێت، بەڵام تۆ ئەی خوداوەند پێیان پێدەکەنیت. گاڵتە بە هەموو نەتەوەکان دەکەیت. ئەی هێزی من، چاوەڕێی تۆ دەکەم، چونکە تۆ ئەی خوددا هەڵای منیت. خوددا بە خۆشەویستیە نەگۆڕەکەی دێتە لام، سەرکەوتنم نیشان دەدات بەسەر دوژمنەکانم. بەڵام مەیان کوژە، نەوەک گەلی من لە بیریان دەچێت. بەهێزی خۆت پەرت و بڵاویان بکە و بەریان بدەوە قەڵغانی ئێمەی ئەی خوداوەند. لەبەر گوناهەکانی دەمیان، لەبەر وتەکانی لێویان با گرفتاری لوت بەرزی خۆیان بن. لەبەر ئەو درۆ و نەفرەتانەی کردویانە لە تووڕەییدا بیان فەوتێنە. بیان فەوتێنە تا نەمێنن. ئەوسا دەزانن کە خوددا فەرمانڕەوایی یاقوب دەکات تا ئەو پەڕی زەوی. دەمە و ئێواران دەگەڕێنەوە، وەک سەگ دەمڕێنن و بەناو شاردا دەسوڕێنەوە. وێڵی دوای خواردن دەبن، دەمڕێنن ئەگەر تێر نەبن. بەڵام من گۆرانی بۆ هێزی تۆ دەڵێم، بەیانیان گۆرانی بۆ خۆشەویستیە نەگۆڕەکەت دەڵێم. چونکە تۆ قەڵای منیت، پەناگای منیت لە ڕۆژی تەنگانەدا. ئەی هێزی من، گۆرانی ستایشت بۆ دەڵێم. تۆ ئەی خوددا قەڵای منیت، خودای خۆشەویستی نەگۆڕیت بۆ من.